بە وەرزش و هیوا بەرەنگاری نەخۆشی شێرپەنجە دەبینەوە. ناونیشانە بۆ ماراسۆنی هیوا لە شاری سلێمانی کە ماوەی 4 کیلۆمەتر یاریزانان و بەشداربووانی ماراسۆنەکە ڕایان کرد تا پەیامێک ئاڕاستی هاوڵاتیان بکەن کە وەرزشکردن بەسوودا تا بەدوور بن لە نەخۆشی شێرپەنجە. ماراسۆنی هیوا بە هیوای کەمکردنەوەی ناڵۆ ئازاری ئەو ئازیزەمان و کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریە بۆیان. بەردەوامیش دەبین لە هەوڵەکانمان بۆ کۆکردنەوەی زۆرترین بڕێ کۆمەک و هاوکاری کە بەدەست نەخۆشیەوە دەناڵێنن. ئەمڕۆ لەژێر دروشمی بە وەرزش و هیوا بەرەنگاری شێرپەنجە دەبینەوە ڕێکخراوی ئەربیل ماراسۆن بۆ وەرزش و ئاشتی، ڕێکخراوی دەنگی پیران و خێزان بە هەماهەنگی لەگەڵ نەخۆشخانەی هیوا و بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای ئاسیاسێڵ بۆ یەکەم جار ڕاکردنێکی 4 کیلۆمەتری ئەنجام درا و بەڕێ کۆمەک و هاوکاری بۆ ئەو ئازیزانە کۆکرایەوە بە خۆشحاڵیەوە سەرجەم بەخشینەکان بە سەرپەرشتی نوێنەری نەخۆشخانەی هیوا خرانە نێو سندوقی کۆمەکەوە. نەخۆشخانەی هیوا سوپاسی هەموو ئەو کەسانەی کرد کە ماراسۆنەکان ساز کرد و پشتیوان بوون بۆ نەخۆشخانەکەیان. ئەوەشیان دووپات کردەوە نەخۆشخانەی هیوا پێویستی بە هەموو خێرخوازێکە تا هاریکاریان بکات بۆ ئەوەی دەرمان بۆ توشبوانی شێرپەنجە دابین بکەن. ئەمە گزارشتە لە واتایەکی زۆر گەورەکە ئێمە و کۆمەلگاکەمان ئامادەباشی تێدایە کە لە نەهامەتی و لە ناخۆشی و لە دەرد و ئازارەکانە پشتیوانی یەکتر بکەین و ئەو کۆمەلگایانەی کە بەو شێوەیە پشتیوانی لە یەکترەکەن ئیلا ڕۆژێک لە ڕۆژان ئەبنا کۆمەلگایەکی پێشکەوتوو. ئێمە لە نەخۆشخانەی هیوا ساڵانە پێشوازی لە ژمارەیەکی بەرچاو لە نەخۆشەکەین. بێگومان ئەگەر ئەم نەخۆشانەمان هەموو وەرزشکار بن ڕێژەکەیان کەمترە بێتەوە، بەوە خەرجیەکی کەمترەکەوێتە ئەستۆی نەخۆشخانەکە، بەوە خەڵکێکی کەمتر دووچاری شێرپەنجە و هەموو نەخۆشیەکانی ترە بێ، بەوە جارێکی تر پزیشک و کارمەندان و خەڵکی ئەم شارە لە توانایدا بێ خزمەتگوزاریەکی باشتر بۆ نەخۆشەکانی سەرجەم نەخۆشخانەکان دابین بکە. ئەو یاریزانانەی کە بەشدار بوون لەو ماراسۆنەدا باز لەوە دەکەن خەڵاتی یەکەمی بۆ ئەوان هێندەی دڵنەوایی و چارەسەربوونی نەخۆشێکی شێرپەنجە گرنگی نییە. من هەستێکی زۆر خۆشمەیە تەنها لەبەرەوە نییە کە من پلێگەم بەدەزەناوە لەبەرەوەی کە توانیومە هیچ نەوێ هاوکاریەکی مادی بچووکیش بێ هاوکاری خەسەخانەی هیوا بکەم. هیوادارم ئەم پرۆژەیە بۆ ساڵی داهاتوو گەورەتر بێت، گەورەتر و گەورەتر لەسەر ئاستی نێودەوڵەتیش بێت، هەر بە هەمان شێوە خێرخوازیش بێت. یعنی ئەمە ڕاکردن لە هەموو گیانە لە خەڵاتی یەکەم و دووەم سێم ئەوانەش هەمووی خەڵاتی گرانبەها وەرەگرێ، بەڵام ئێمە ئەمڕۆ تەنها بۆ پاڵپشتی بوو لە نەخۆشیانی نەخۆشخانەی هیوا. من وەکو خۆم خەڵاتی یەکەمەکەشمدا بە نەخۆشێک زۆریشم پێ خۆش بوو، ناوچەویشم ماچ کردی. ئینشەڵا هیوایە بگەڕێتەوە بۆ ژیانی هەر هەموویان نەگەڵ. لە ماوەی ڕاگەیاندنی کەمپینی ماراسۆنی هیوادا کە بە سپۆنسەری کۆمپانیای ئاسیاسێڵ بوو نزیکەی 1100 کەس ناوی خۆیان تۆمار کرد و لە ڕووی مادی و معنەویەوە کۆمەکی نەخۆشخانەی هیوایان کرد. دوای ماراسۆنەکەش لەلایەن نەخۆشانی نەخۆشخانەی هیواوە خەڵات بەخشرا یەکەم تا دێمی کوڕان و کچان و ئەوانیش خەڵاتەکانیان بەخشیەوە توشبوانی شێرپەنجە و پیانوتن ئێمە هاوسۆز و پشتیوانین بۆ ئێوە بۆ ئەوەی دووبارە هیواتان بۆ بگەڕێتەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.